یانەی شێروانیاری لووتکەی لە دەربەندیخان بردەوە هەنگاوێکی دیکە خۆی لە نازناوەکە نزیک کردەوە. لە هەفتەی 26 لە یاریەکانی خولی نایبی کوردستان یانەی شێروانە لە یاریگای ڕزگارمەشەیی تایبەت بەخۆی میوانداری لە یانەی دەربەندیخان کرد. شێروانە کە پێویستی بە بردنەوەی یاریەکە بوو بۆ نزیکبوونەوە لە بردنەوەی نازناوەکە هەردوو دەستی بە هێرشەکانی کرد بۆ سەر گۆڵی میوانەکەی. لە ئەنجامی ئەو هێرشانەدا لە خولەکی 19 عوسمان کەریم گۆڵی پێشکەوتنی شێروانەی تۆمار کرد. دوای ئەو گۆڵەش شێروانە لە هێرشەکانی نەوەستا و لە خولەکی 32 بیلال ساڵح جارێکی تر گۆڵی دەربەندیخانی هەژاند و گێمی یەکەم لە سوود یانەی شێروانە کۆتایی پێهات. لە گێمی دووەمدا دەربەندیخان لە یەکەم هێرشیدا لەو گێمەدا نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی یەکەم، بەڵام سەرکەوتوو نەبوون. لە بەرامبەردا یانەی شێروانە جارێکی تر لە ڕێگەی بیلال ساڵحەوە گۆڵی تۆمار کرد و بە 3 گۆڵ پێش میوانەکەیان کەوتن. یانەی دەربەندیخانیش لە ڕێگەی تۆپە جێگیرەکانەوە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا، بەڵام نەیانتوانی سوودی لێوەربگرن و گۆڵی پێ تۆمار بکەن. سەرنجام یاری بە ئەنجامی 3 گۆڵی بێبەرامبەر لە بەرژەوەندی یانەی شێروانە کۆتایی پێهات. پێشەکی بەناوی خی گەورە و میهرەبان بردنەوەی ئەم ڕۆمان پێشکەشە بەو هاندەرە بەڕێزانە بەڕاستی ئێمە قەرزاریانین و دەستخۆشی تاوان بەسەر جەمیع زانەکانمانەیە. سپاس بەخوا توانین بڵێن بردنەوەی ئەمڕۆ تەواو جاکاری بوو، ئەتوانین بڵێن جۆرێکە لە پاڵەوان بوون و ئینشەڵڵا بتوانین ئەو سیاری کەماوە ئەتوانین بڵێن منافسەکانمان چاوەڕوانی ئەوانین سبەی دەرەکەوێ ئینشەڵڵا پاڵەوان بین یاخود نا، بەڵام ئەلحەمدولیلا توانین بڵێن بە ڕێژەیەکی 90% ئیشەکە ئێمە یەکلا بۆتەوە پشتیوان بەخوا توانین بڵێن ئەم ساڵ پاڵەوانی خولی نایبی کوردستانی پشتیوان بخوا. بەم ئەنجامە شێروانە پێویستی بە 3 خاڵی دیکە هەیە بۆ بن بە پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایبی کوردستان و یانەی دەربەندیخانیش بە 34 خاڵ لە پلەی پێنجەم دێت لە یانەکانی خولی نایبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.